چۆن ئازەربایجان لە وڵاتی کوردان و ناوەندێکی گرنگی فەرهەنگی کوردیەوە گۆڕا بە وڵاتێکی نامۆ بە کورد. لەگەڵمان بن. ئەمڕۆ تاکی کورد کاتێ وەختی پشوو هاوینان گەشت دەکەن بە وڵاتی ئازەربایجان، ئەو وڵاتە بە خاچێکی نامۆ بە خۆیان دەبینن. بەڵام کاتێک کە سەیری مێژوو فەرهەنگی ئەو وڵاتە دەکەین، بۆمان دەردەکەوێت چۆن بەشێک لە وڵات و نیشتیمانی خۆمان لێ بزر بووە. لەم بەرنامەیەدا ئەمڕۆ هەوڵ دەدرێت لە سەرەتاوە ئەو پەیوەندیە، پەیوەندی کورد بە ئازەربایجانەوە بخرێتە ڕوو. لە ساڵی 330 پێش زایندا سوپای ئەسکەندەری مەسیدۆنی کە لە ڕۆژهەڵاتدا بە مەقدۆنیش ناسراوە لە نزیک شاری هەولێر سوپای فارسە ئەخمینەکانی شکاند. ئەو شەڕە سەرەتای کۆتایی دەوڵەتی فارسەکان بوو، ساڵی دوای ئەوە کۆتایی بە ئیمپراتۆریەکان هات. ئەو کات سەرکردەیەکی کوردی مادی بە ناوی ئاتەرپاس حکمی وڵاتی مات یان کوردی دەکرد. ئاتەرپاس خۆی کورد بوو، سەرکردەیەکی گەورەی ئیمپراتۆریەتەکەش بوو. بەهۆی لێهاتووی و توانەکانیەوە توانی پەیوەندیەکی بەهێز لەگەڵ ئەسکەندەردا بپارێزێت. ئەو لەگەڵ ئەسکەندەر و سەرکردایەتی سوپای یۆنانیدا پەیوەندیەکی بەهێزی ڕاگرت و دواتر لەگەڵ ئەسکەندەردا بەیەکەوە چوون بۆ شاری سووسە و لەوێ کچەکەیدا بە شوو بە یەکێک لە جەنڕاڵە گەورەکانی یۆنانیەکان بە ناوی پێردیکا. بەوەش پەیوەندیەکی توندوتۆڵ لە نێوان هەردوو لا دروست بوو. لەوە دەچێت لەو سەردەمەدا یەکێک لە کەسایەتی هەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاتەرپاس بوو بێت. هەر ئەوە ژوای کردووە کە بتوانێت ئەو پەیوەندی و کاریگەریە لەگەڵ یۆنانیەکان و ئەسکەندەردا دروست بکات. بەو جۆرە هەتاوەکو کۆچی دوایی ئەسکەندەری مەسیدۆنی، ئاتەرپاسیان توانی پەیوەندیەکی توندوتۆڵ لەگەڵ سەرکردایەتی دەسەڵاتی یۆنانیدا ڕابگرێت. ئەم بابەتە هەردوو مێژونووسان سترابۆ نزیکی 2000 ساڵ لەمەوبەر و جەستین نزیکی 1800 ساڵ لەمەوبەر ئاماژەیان پێکردووە. دواتر دوای کۆچی دوایی ئەسکەندەری مەسیدۆنی، ئاتەرپاسیان وەک کەسێکی لێهاتوو بوو بە تەنها پاشای سربەخۆی بەشێک لە وڵاتی کوردان کە بە ئاتەرپاسیان بە ناوی ئەوە دەناسرا و ئەمڕۆ بە ئازەربایجان دەناسرێت. سرابۆ زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بە وڵاتی کوردان بە میدیا دەکات. سەرەتا قسە لەسەر میدیای گەورە دەکات کە بەشی خوارەوەی ئەو وڵاتە بووە و پایتەختەکەی هەمەدان بووە. دواتر ئاماژە بە بەشی سەرەوەی دەکات و ئەو بە ئاتەرپاسیان ناوی دەهێنێت. سرابۆ سەبارەت بە بەشی ئاتەرپاسیانی وڵاتی مات دەڵێت. بەشەکەی تری بریتیە لە میدیای ئاترۆپاتیان. ناوەکەی لە ئاترۆپات وەرگرتووە. سەرکردەیە کە ڕێی گرت لەوەی ئەو وڵاتە کە بەشێکە لە میدیای گەورە بکەوێتە ژێر دەستی مەسیدۆنیەکان. کاتێک کە ئەو کرا بە پادشا، سەربەخۆیی وڵاتەکەی بەدەسێنا. ئەوانەی دواتر چوونە شوێنی هەتاوەکو ئەمڕۆ بەردەوامن و لە سەردەمی جیاوازدا ژن و ژنخوازیان لەگەڵ پاشای ئەرمەنی، سریان و ئەشکانیدا کردووە. وەک دەبینرێت سرابۆ بەڕوونی ئەو ڕاستیە باز دەکات. بەڵام هۆکاری ئەم جیاکردنەوەیە هەر لە خۆیە نەبوو. پێشینێکی مێژوویی هەبوو. پێشەوەی کە ئیمپراتۆریەتی مادەکان دامەزرێت، ئەو ناوچەیە بە وڵاتی مانایی دەناسرا کە مانایەکان حکمیان دەکرد.
مانایەکان نێچێک بوون لە باو باپیرانی کورد و لە ناوچەی ئازربایجان و مکریانی ئەمڕۆدا حکومڕان بوون و بە پێی ئەو ژمارە وشەکەمەی کە لیان بەجێماوە ئەوان بە کوردیەکی تێرین دوا بوون. دواتر لەگەڵ بەهێزبوونی دەوڵەتی مادەکان و ڕوخانی دەوڵەتی ئاشووریدا وڵاتی مانایەکان بوو بە بەشێک لە ئیمپراتۆریەتی مادی، واتە پێش ئەوەی کە ئاتەرپاسیان ئەو شوێنە جیابکاتەوە ئەو ناوچەیە تایبەتمەندیەکی ناوچەی و فەرهەنگی ڕابردووی پەیوەست بە مانایەکانی هەبوو. ئاتەرپات یاخود ئاتەرپاس ناوێکی بنەچە مادیە و بە زمانی کوردی و مادی مانای ئاگرپارێز دەدا. لەبەرەوەی وشەی ئاتەر وشەیەکی کوردی و مادیە و پاس کە مادەکان بە پات گویان کردووە مانای پارێز دەدات و پاشگریان کە لە زمانی کوردی و مادیدا بەکار هاتووە مانای شوێن دەدات. بەوە ناوی وڵاتەکەی کردوتە ئاتەرپاسیان، واتە وڵات شوێنی ئاگرپارێز. هەر ناوی وڵاتەکە کوردی نەبووە، بەڵکو ناوی پایتەختەکەشیان هەر کوردی بووە. پایتەختی دەوڵەتەکە ناوی گەنجەک بووە کە شوێنەوارەکەی بەنزیک میان دوا و لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ناوی پایتەختەکەیان لە وشەی گەنج کە مانای زێڕوزی و دەدات لەگەڵ پاشگری کە دروستکراوە. ئەم ناوە لە قەواڵەکانی هەورامانیشدا هاتووە وەک ناوی شوێنێک بە شێوەکانی گەنجەک و گەنجەکان. وشەکە لە زمانی مادیدا هەبوو و لە کوردی ئەمڕۆژدا ماوە. بەو جۆرە ئاتەرپاسی مادی لە سەدەی چوارەمی پێشزاینەوە سەرەتای پاشایەتی مادەکانی لە وڵاتی ئازربایجاندا دەست پێ کردووە و لەو کاتەوە سەرچاوەکان ئەو وڵاتە بە وڵاتی ماد ئاماژە پێ دەکەن و پادشاکانیشیان بە پادشای مادی ئازربایجان. بابەتی ناوی ئازربایجان سەرچاوە ئیسلامیەکانیش ئاماژیان پێکردووە. بۆ نمونە نزیکی 800 ساڵ لەمەوبەر یاقوتی حەمەوی کاتێک کە باسی ناوی ئازربایجان دەکات ئەو بۆ هەمان پاشا و هەمان مانای ئاگرپارێز دەیگەڕێنێتەوە، بەڵام ئەو ناوی ئاتەرپات یاخود ئاتەرپاس بە ئازەرباز دەهێنێت. ئەوەش بۆ دەگەڕێتەوە کە بەهۆی باڵا دەستی ئەشکانیەکان بۆ سەردەمێک زمانی پەهلەیی و بە زمانی باو بۆ جۆرە وشەی ئاتەری کوردی و مادی گۆڕا بۆ ئازەر و ناوەکەش لە ئاتەرپاتیان یاخود ئاتەرپاسیانەوە گۆڕا بۆ ئازەرپاییگانی پەهلەوی. لە ڕاستیدا یاقوتی حەمەوی لە ڕوونکردنەوەکەیدا ئاماژە بە زمانی پەهلەویش دەکات. هەروەها یاقوتی حەمەوی هەندێک زانیاری تریش دەدات. ئەو ئاتەرپاس دەکاتە کوڕی ئەژدەهاک. هەرچەندە ئاتەرپاس کوڕی ئەژدەهاکی دواپاشای ماد نەبووە، بەڵام دیارە لەو سەردەمەدا ئاتەرپاس بە مەبەست خۆی گەڕاندۆتەوە بۆ دواپاشای مەزنی مات ئەژدەهاک، ئەوەش بە ئامانجی بەردەوامیدان بەو بنەماڵە پادشاییە دێرینە مادیە. ئەم بابەتە دیارە دەما و دەم لە ناوچەکەدا ماوەتەوە و یاقوتی حەمەویش وە خۆی تۆماری کردو. بەڵام یاقوت ناوی ئەژدەهاک بە بیرۆست بێنێت کە شێوەیەکی تری ناوی ئەژدەهاکە لە سەرچاوە دێرینەکاندا. بەو جۆرە ئەو بەشەی وڵاتی ماد کە پێش مادەکان مانەیەکان حکومڕانیان دەکرد لەلایەن سەرکردەیەکی مادەوە حکوم کرا و سربەخۆری پایەزرا و دواتر بە ناوی خۆی کرا بە وڵاتی ئاتەرپاسیان. دواتر لە ژێر کاریگەری هاتنی ئەشکانیەکان و بڵاوبوونەوەی زمانی پەهلەویدا ناوەکە شێوە کوردیە بنەڕەتیەکەی لە دەستدا و لە ئاتەرپاسیانەوە بوو بە ئازەربایجان. ئەم بابەتە لە ناو کوردی ئازربایجاندا هێندە ڕەگی داکوتا بوو وەک ئەفسانە دەما و دەم لە ناو خەڵکی ناوچەکەدا گوترابووە. مێژونووسی ئەرمەنی موسای خۆرێن نزیک 1500 ساڵ لەمەوبەر ئاماژە بە گوندی ئەژدانکانی ئازربایجان دەکات کە لەوێ خەڵکەکەی خۆیان گەڕاندۆتەوە بۆ دواپاشای مات ئەژدەهاک و ئەوان خۆیان بەنەوەی هەژدیها داناوە. ئەم بۆ چوونی خۆگەڕانەوەی بۆ هەژدیها زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر لە ناو گوتیەکاندا بڵاو بووە کە یەکێک لە باو باپیرانی کورد بوون. بەو جۆرە ئەو چیرۆکە 1500 ساڵ لەمەوبەر لە ناو کوردانی ئازربایجاندا گوتراوەتەوە. ئەوەی مای سەرنجە
بنەماڵەی سەلاحەدینی ئەیوبی لەو گوندە مێژوێەوە هاتوون کە ناوی ئەژدانکانە و ناوەکەی پەیوەستە بە دوا پاشای مادەوە، واتە ئیمپراتۆرێکی نوێی کورد کە سەلاحەدینە لە شوێنی بنەچەی ئیمپراتۆرێکی دێرینی کوردیەوە سەری هەڵهێناوەتەوە. ناوچەکە تا نزیکی 500 ساڵ لەمەوبەر بە وڵاتی کوردان لەمەڕ لە دایکبوونی سەلاحەدیندا ئاماژەی پێکراوە. هەروەک لەم سەرچاوەیەدا کە تەمەنی نزیکی 500 ساڵە و بە زمانی تورکی دەبینرێت، شوێنی لە دایکبوونی سەلاحەدین لە ئازربایجان بە وڵاتی کوردان ئاماژەی پێکراوە. بەو جۆرە وڵاتی ئاتەرپاسیان لەلایەن بنەماڵەیەکی کوردی مادەوە حکم دەکرا و ئیتر وردە ناوی مات لە بەشەکانی تری کوردستاندا کەم بوو و زیاتر لە وڵاتی ئاتەرپاسیان دامایەوە. ئەوەش بۆ ئەوە دەگەڕایەوە کە مادەکان بنەماڵەیەکی حکومڕانی کورد بوون و نەتەوە نەبوون. ئیتر وردە دوای ئاتەرپاسیان پاشا مادەکان حکومڕانی بەردەوام بوون لەو وڵاتەدا. ئەوان لە سەرچاوەکاندا نەکەر حکومڕانی وڵاتی خۆیان بوون، بەس بەڵکو هەندێک جار بە پادشا و حکومڕانی ئاتەرپاسیان و ئەرمینیاش ئاماژیان پێکرا. سەرچاوەکان لەسەر ئاتەرپاسیان پچڕن و ناتوانن ناوی هەموو پاشا و ڕووداوەکانمان بۆ بخەنە ڕوو. بەڵام هەندێک زانیاری لەسەر هەندێک لە ناوی پادشاکان و دراوەکانیان و کۆمەڵێک لە جەنگەکان بەردەسن. دوای ئاتەرپاس ئەو پاشایی کە لە سەرچاوەکاندا ناوی هاتووە پاشایەکە بە ناوی ئەرتەبازان یاخود ئەردەبازان. ئەم پاشایە لە سەدەی دووهەمی پێشزاینیدا حکومڕانی وڵاتەکەی کردووە. دواتر دەسەڵاتی شانشینەکەی و قەڵەمڕەوی فراوان کردووە بەرەو ناوچەکانی قەوقاس. هەر لەبەر ئەوەشە لە سەرچاوەکاندا بە پادشای ئاتەرپاسیان و ئەرمینیا ناوی هاتووە. ڕووداوی مێژووی فراوانکردنی دەسەڵاتی کورد بۆ قەوقاس لە ناو کوردانی ئازربایجاندا دەما و دەمگێڕاوەتەوە و لە سەرچاوەی کوردیدا ئاماژەی پێکراوە. شاعیری کوردی مەزن نیزامی گەنجەیی کە کارەکانی هەر بە زمانی فارسی دۆزراوەتەوە لە پەرتوکەکەیدا بە ناونیشانی شەرەفنامە ئاماژە بەوە دەکات. نیزامی شاعیر و پیرمەندێکی مەزن بووە و نزیکی 800 ساڵ لەمەوبەر ئاماژە بە پاشایەکی کوردی ڕەگەزمات دەکات بە قسەی خۆی بەناوی دەواڵی کەشان بەشانی ئەسکەندەری مەسیدۆنی سەرکردایەتی سەربازی ئەرمەنی و کوردی کردووە لە دژی ڕووزەکان لە ئەبخاز کە ئێستاکە نیمچە دەوڵەتێکی سربەخۆی قەوقازە. دیارە ئەم ڕووداوە مێژووی هاوکاری ئاتەرپاس بۆ ئەسکەندەر دەما و دەم لەناو کوردانی ئەو ناوچەیەدا گێڕاوەتەوە و دواتر نزیکی 800 ساڵ لەمەوبەر نیزامی گەنجەیی بەو شێوەیە تۆماری کردو و زیاتر بە شێوەی داستانی شعری گێڕاوێتەوە. نیزامی دەواڵی کە هاوخوێنی بووە لەو داستانەدا وەک پاڵەوانێکی گەورە چەندی جار ئاماژەی پێدەکات و هەموو خەسڵەتەکانی ئازایی و مەزنی دەداتە پاڵ ئەم پاشا کووردە ئازەربایجانیە. لە شوێنێکدا وەرگێڕانی شعرە فارسیەکەی نیزامی دەڵێت دەواڵی شۆڕە سوارێکی دلێر بوو، پشتێنی ئەو لە چەرمی شێر بوو. یان لە وەسفی دەواڵیدا نیزامی دەڵێت لە ئەبخازە کوردی مادی نەژات کە جەنگی ڕۆستەمی لە یاد نەچوو بوو. گرنگی ئەم بەڵگەنامەیە ئەوەیە کە لەلایەن شاعیرێکەوە نووسراوە خۆی خەڵکی گەنجەی ئازربایجانە و لە یەکێک لە شعرەکانیدا دەڵێت کە دایکم خانەدانێکی کورد بووە. ئەو نەیگوتووە کە باوکم کورد نییە، بەڵام باوکی زوو کۆچی دوایی کردووە بۆیە ئاماژەی پێ نەکردووە. ئەو دوای کۆچی دوایی زووی باوانی لەلایەن خاڵا عومەرە کوردەکەیەوە بەخێوکراوە. ئەمڕۆ تورکە ئازەری و فارسەکان لە هەوڵدان ناسنامەی ئەم شاعیرە کوردە مەزنە جیهانیە بشێوێن و یەکێکیان لە هەوڵی هەڵبەستنی تورکی بوونیەتی و ئەوی تریان لە هەوڵی ئەوەدایە کە بیکاتە ئێرانی و فارس. هەروەها مەزارگەیەکی گەورەی لە ئازربایجان بۆ دروستکراوە و وێنەی لەسەر دراوی
ئەو وڵاتێ. بەڵام هەندێک سەرچاوی فارسی هەوڵیان داوە پاشای کوردی مادی نەژات کە نیزامی ئاماژەی پێکردووە بیکەنە کوردی عادی نەژات واتە نەوەی عات. بەڵام دکتۆر بەهرۆز سەروەتیان کە خۆی تورکێکی ئازەری و خەڵکی ئێرانە و تایبەتمەندە لە شعرەکانی نیزامیدا ئەو ڕازگۆیانە بە ئەمانەتەوە لە سەرچاوی کۆنەوە وەریگرتووە و دەڵێت ئەوە مادە و عادنیە و چەندین پەرتووکی لەسەر نیزامیش هەیە. لە ساڵی 65 پێش زایندا سوپای ڕۆم بە سەرکردایەتی پۆمپەی هێرشی کردە سەر پاشای ئاتەرپاسیان بە ناوی داریوشەوە. ئەم سوپایە ئەم دەوڵەتە کە بە دەوڵەتی ئاتەرپاسیان دەناسرا کەوتبووە نێوان دوو هێزەوە، هێزی ڕۆم و هێزی ئەشکانیەکان. ئەشکانیەکان دەسەڵاتیان ڕووی لە هەڵکشان بوو، ئەوان کەوتبوونە باشوور و ڕۆژهەڵاتی شانشینەکەەوە. سەرەتا بە هاوکاری ئەشکانیەکان ئاتەرپاسیان سوپای ڕۆمی لە ناوچەکە دەرکرد، بەڵام دواتر هاوپەیمانێتەکان گۆڕان. ئاتەرپاسیان هاوپەیمانێتێکی پتەوی لەگەڵ ڕۆمەکاندا بەست. بۆ پتەوکردنی ئەو هاوپەیمانێتیە پاشای ئاتەرپاسیان کچەکەی خۆی دا بە کوڕی سەرکردەی سوپای ڕۆم کە کوڕەکە ناوی ئەسکەندەر بوو، باوکی ناوی ئەنتۆنی بوو. دایکی ئەم کوڕە شاژنی بەناوبانگی میسر کلێۆپاترا بوو. پادشای ماتی ئاتەرپاسیان کە ناوی ئەرتەواز بوو بە هاوکاری سوپای ڕۆم توانی بەسەر ئەشکانیەکاندا سەرکەوێت و دەسەڵات بەدەستبێنێ. بەڵام دواتر سوپای ڕۆم بە سەرکردایەتی ئەنتۆنی دەبوو سوپاکان لە ناوچەکە بکشێنەوە. ئەمە بووە هۆی ئەوەی کە ئەم دەوڵەتی ئاتەرپاسیان بە سەرکردایەتی ئەرتەواز نەتوانێت بەرگری لە وڵاتەکەی بکە بەرامبەر بە سوپای ئەشکانیەکان. لە ئەنجامدا لە ساڵی 30 پێش زایندا ئەرتەواست لەلایەن سوپای ئەشکانیەوە بەدیل گیرا، بەڵام دواتر توانی لە زیندان دەرباز ببێت و پەنابەرێ بۆ ئۆکتافیانی قەیسەری ڕۆم کە پێشوازی لێکرد. بەو جۆرە ئەم دەوڵەتە وردە وردە کەوتبووە ململانەی نێوان ئەو دوو هێزە گەورەی ناوچەکەوە، ڕۆمەکان و ئەشکانیەکان. سەرڕای ئەو ئاڵنکاریانی کە ئاماژەی پێکرا سرابۆ لە نزیکی سەدەی یەکەمی زاینیدا ئاماژە بۆ دەکات کە وڵاتی ئاتەرپاسیان سوپایەکی گەورەی 10,000 سوارە و 40,000 پیادەی هەبووە و ئەو مێژونوسە لەو سەردەمەدا دڵنیایی سربەخۆییان دەکاتەوە کاتێک کە ئاماژیان پێدەکات. لە سەرچاوەکاندا دواتر هێندە زانیاری سەبارەت بە ناوچەکە نییە هەتاوەکو ناوەڕاستی سەدەی سێهەمی زاینی و سەرەتای حکومڕانی ساسانیەکان. سەرچاوە ساسانیەکان دەڵێن کە ئەردەشیر لەگەڵ پاشای مادی کورد کەوتۆتە شەڕ. ئەردەسیر سەرەتا شەڕەکە دۆڕێنێت، بەڵام دواتر سوپایەکی گەورەتر کۆ دەکاتەوە و لە کۆتاییدا پاشای کوردی مادی دەشێنێت و خۆی و ماڵ و منداڵی دەگرێت. ئەوە کۆنترین تۆماری مێژوویە کە ئاماژە بە پاشایەکی مادی بە کورد بکات. دواتر ساسانیەکان هەندێک جار لە دژی مادەکان هەڵمەتی سەربازیان ئەنجام داوە. لە ناوڕاستی سەدەی سێمی زاینیدا شاپوری یەک هەڵمەتێکی سەربازی لە دژی مادی چیاکان لە ناوچەکەدا ئەنجام داوە کە لەوە دەچێت ئاماژە بێت بە میدیای ئاتەرپاسیان. ڕووداوەکان لەو ناوچانەدا بێدەنگە و دواتر لە ساڵی 628 زاینیدا ئیمپراتۆری ڕۆم هەرقل هەندێک ناوچەی لە ئاترۆپاسیان گرت و وردە وردە دەسەڵاتی ساسانی لە ناوچەی ئاترۆپاسیان کۆتایی پێهێنرا. بەو جۆرە پێش کۆتایی هاتنی دەوڵەتی ساسانی لەلایەن عەرەبەکانەوە دەوڵەتی ئاتەرپاسیان پێشتر کەوتووە دەست ڕۆمەوە. هەرچەنە زانیاری ورد لەسەر دەسەڵاتە ناوچیەکەی دەوڵەتی ئاتەرپاسیان نییە، بەڵام بەگشتی سربەخۆیی لە دەست دابوو لاواز بوو. دواتر کاتێکە سوپای عەرەبەکان گەیشتە ناوچەکە، کورد ڕۆڵی سەرکردایەتی لە وڵاتەدا دەبینی. ئەو نەتەوەی سەرەکی بوو لە ئاتەرپاسیاندا و نەتەوەکانی تاڵ و تاڵیشیش لەگەڵیدا لەوێدا دەژیا. بەڵام لە سەرچاوەکاندا ئەو کات ناوی تورک نەهاتووە و تورک لە وڵاتەکەدا نەبوو و وڵاتەکە بەگشتی بەدەست کوردەوە بوو.
هەرچەندە سەرچاوە ئیسلامیەکان ئاماژە بەچوونی سوپای ئیسلام دەکەن بۆ ناوچەکە، بەڵام هیچ نەتەوەیەک لەو سەرچاوانەدا ناوی ناتوە جگە لە نەتەوەی کورد. بەپێی بەلازەری، کاتێک کە عەرەبەکان ناوچەی ئارانیان لە ئازەربایجان گرت، ڕوبەڕووی کوردی بلاجان بوونەوە و شەڕیان لەگەڵدا کردن. تەنانەت کاتێک کە لەسەر ئاشتیش ڕێکەوتن بەوەی کە باش بدەن، نیگەرانیەکانی کورد یەکێک لە بڕگە سەرەکیەکانی ئەو ڕێکەوتن نامەیە بووە کە لەگەڵ سوپای ئیسلام داکراوە. هەروەک بەلازەری زیاتر لە 1100 ساڵ لەمەوبەر ئاماژەی پێدەکات، ڕێکەوتنەکە لەگەڵ موسڵمانەکاندا بەم شێوەیە بووە. کەس سەبی نەکرێت، ئاگرەکان نەڕوخێنرێت و دژی کوردانی بلازجان و سابلان و ساترودان نەوەستنەوە و نابێت ڕێگر بن لەوەی کە خەڵکی شاری شیس بە تایبەتی ئەوەی کە جەژنی خۆیان بەڕێوە بەرن و ئەو ڕێوڕسمەی کە دەیکەن ئەنجامی بدەن. ئەو کاتەی سوپای ئیسلام گەیشتۆتە ئەوێ، تەنانەت ناوی شوێن و ڕووبارەکانیش پەیوەندی بە کوردەوە بووە. لە کاتی هاتنی عەرەبەکان بۆ ئازەربایجان لە نزیک دڤین کە دواتر شوێنی بەهێزی شەدادیەکان بووە، ئاماژە بە ڕووبارێک کراوە بە ناوی نەهرل ئەکرات، واتە ڕووباری کوردان. دواتر وردەوردە دەسەڵاتە کوردیەکان لە ئازەربایجاندا دەبوژانەوە و ئەو دەسەڵاتانە چەندانێک بوون. لەم بەرنمەیەدا تەنها ئاماژە بە دوو لەو دەوڵەتە کوردیانە دەکرێن کە کاریگەری سەرەکیان لە ئەزەربایجاندا هەبووە. یەکەمیان دەوڵەتی ڕەوادی بوو، ئەویتریان دەوڵەتی شەدادی. لە سەردەمی ئیسلامدا چەند دەسەڵاتێکی کوردی حکومڕانی وڵاتی ئازەربایجانی کردووە، بەڵام لە ناویاندا دوو دەوڵەتی سەرەکی هەبوون کە یەکێکیان ڕەوادی بوو، ئەوی تریان شەدادی. ڕەوادەکان پایتەختیان تەورێز و شەدادیەکان پایتەختیان دڤین بوو. ئەم دوو دەوڵەتە بەیەکەوە حکومڕانی هەموو خاکی ئازەربایجانیان دەکرد، واتە کۆماری ئازەربایجانی ئەمڕۆ و ئەو ئازەربایجانەی کە ئەمڕۆ لە ناو ئێراندایە. حکومڕانی ئەم دەوڵەتە کوردیانە بە شێوەیەک بوو کە میری دەوڵەتی ڕەوادی لە سەرچاوەکاندا بە ساحیبە ئازەربایجان واتە خاوەنی ئازەربایجان ناوی هاتووە. با لە دەوڵەتی ڕەوادیەوە دەست پێ بکەین. دەوڵەتی ڕەوادی پایتەختەکەی شاری تەورێز بوو، لە ناوچەکانی ئەردەبیل، مەراغا، ورمێ و چەند شوێنێکی تردا حکومڕان بوو. پێش دامەزرانی دەوڵەتەکەیان، ڕەوادیەکان بنەماڵێکی کاریگەر بوون لە ئازەربایجان و دواتر سەرکردەکان لەلایەن عەباسیەکانەوە لە سەدەی نۆهەمدا لەبەر بەشداری لە یەکێک لە بزوتنەوەکانی دژی عەباسیەکاندا لە بەغدا بەدیل دەگیرێت و دواتر بەردەدرێت. ئیبن خەلەکان سەبارەت ئەیوبیەکان دەڵێت کە ئەوان سەر بە کووردە ڕەوادیەکان و ئیبن ئەسیر زانیاری لەسەر بنەچەی دێرینیان نادات، بەڵام دەڵێت کە ڕەوادیەکان لە ڕەسەنترینی کوردەکانن. بەو جۆرە ڕەوادیەکان لە حکومڕانیاندا لە ئازەربایجاندا بەردەوام بوون، بەڵام لە ساڵی 1942دا بوومە لەرزەیەک دای لە تەورێز کە پایتەختی دەوڵەتی ڕەوادیەکان بوو. بەپێی سەرچاوەکان لەم بوومە لەرزەیەدا نزیکەی 40 بۆ 50,000 کەس بوونەتە قوربانی، بەڵام بەهۆی کارامەیی میرە ڕەوادیەکەیەوە لە ماوەیەکی کەمدا شارەکە دروست دەکرێتەوە. ئەم ڕووداوە لەلایەن شاعیری تەورێزی قەترانەوە ئاماژەی پێکراوە. زۆر سەبارەت قەتران نازانرێت، بەڵام بەپێی ئەوەی کە شاعیری دیوەخانی ڕەوادیەکان بووە، زۆر ئەگەری هەیە کە کورد بوو بێ. قەتران تەورێزی لە شەرێکی درێژدا ئاماژە بە کارامەیی میری ڕەوادیەکان محەممەد کوڕی وەهزوزانی ڕەوادی و ئەم ڕووداوە دڵتەزێنە دەکات. قەتران شعرێکی درێژی بۆ حکومڕانە کوردەکە و پارێزگاریکردنی لە تەورێز و ناوچەکەوتووە. ئەمەی خوارەوە بەشێک لەو شعرەیە کە بۆ زمانی کوردی وەرگێڕاوە. شعرەکە ماناکەی دەبێتە ئەو میرەی کە وەکو خۆرە یاخوا هەرگیز کەس نەبێ، هاوشێوەی مانگ بۆ هەتایی جوان و پرشنگدار ببێ. سوپاس بۆ ئەو وا ئەم شارە لە جاران زیینتوتر دەبێت، باشتر لە شارەکانی عێراق، دڵی خەڵک خۆشتر دەبێت. خودایە باچی تر گریان نەبێتە بەشی ئەوانەی تەورێز خۆشەویستن، با ئەوانەش کە ناحەز بەم شارن هەرگیز خۆشی نەبیستن. مەملانی خۆشەویست خاوە نەک تەنها دڵێ بەڵکو 100 دڵ
ئەوانەی کە لە خۆشەویستی تۆدان یەک ڕۆحنین خاوەنی سەدن ئەی گوڵ تۆ لە گەورەترین شتی دنیا خۆشەویستریت سەلامەتی ئەم شارە بۆ ئێمەیە بەرهەمی ژیریت هەموو پاشاکانی جیهان هاوڕێتن ئەی دۆستی پاشاکان ئەبوو نەسری سەرکەوتوو بە ئەمەک ئازا لە دوژمنلادان شعرەکە درێژە و ئەمە تەنها بەشێکێتی بەڵام ئەوەی کە جارێکی تر ئەگەری کوردبوونی قەتران تەورێزی دڵنیا دەکاتەوە ئەو لە بری محەممەد ناوی مەملان بەکاردەهێنێت وەک نازناوی ئاماژەکردن بەو میرە کووردە کە ئەوە لە ناو کوردانی ئەو ناوچانەدا باو بوو. بەشەکەی تری ئازەربایجان لەلایەن شەدادیەکانەوە حکوم دەکرا. شەدادیەکان پێشەوەی لەو ناوچانەدا لە ئازەربایجاندا حکومڕان بن سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەوان خاوەنی سوپایەکی 10,000 کەسی بوون. دواتر لە ناوچەکانی ئاران و گەنجە و دوین و چەند شوێنێکی تری ئازەربایجاندا بوونە حکومڕان. لە سەدەی دێمی زاینیەوە شەدادیەکان خۆیان بە تەواوی بەهێز کردبوو لە ئازەربایجاندا. ئەوان بە شێوەیەک بەهێز بووبوون کە تەنانەت باجی ژیان لە ئەرمینیەکان وەردەگرت. سەرچاوەکاندا ئاماژە بە میری ئەم دەوڵەتە کوردیە دەوڵەتی شەدادی کراوە بەڵام دوانیان حکومڕانی زۆر بەتوانا بوون. ئەوانیش ئەبولفەزڵ و ئەبولەسوار بوون. ئەبولەسوار بە شێوەیەک بەهێز بوو کە دەسەڵاتەکەی بوو بە مای هەڕەشە بۆ ڕۆمە بێزەنتیەکان بۆیە ئەوان ویستیان دەسەڵاتی ئەبوەسوار سنووردار بکەن. ئەوان هێرشێکیان کردە سەر ئەو دەوڵەتە کوردیە بەڵام سوپای ڕۆمە بێزەنتیەکان بە شێوەیەکی زۆر خراپشکان. میرانی شەدادیەکان هاوشێوەی ڕەوادیەکان خەڵکی خوێندەوار و فەرهەنگی بوون و ناوچەکانی ژێردەسەڵاتیان لە ئاوەدانیدا بوو. هەتاوەکو ئەمڕۆ پاشماوەی تەلاری شەدادیەکان لە ئازەربایجان ما و تەنانەتێکێ لە دەرگای قەڵاکان کە ناوی ئەو میرە کوردەی لەسرە لە وڵاتی جۆرجیا هەڵگیراوە. ئەم دوو دەوڵەتە هەردووکیان لە ڕووی فەرهەنگی و تەلارسازیەوە بووبوونە هۆی بوژانەوەی ئازەربایجان بەڵام سەرەتای هەڕەشەی جدی بۆ سەر دەسەڵاتیان هاتنی خێڵە تورکمانیە عراقیەکان بوو. ئەمانە سەرەتا لە دوای ساڵی 1925ەوە لە ئازەربایجاندا دەرکەوتون. ئەوان سەر بە دەسەڵاتی سەلجوقیەکان بوون. میری ڕەوادی وەسوزان ویستی سوودیان لێوەربگرێت بۆ بەهێزکردنی دەسەڵاتی بۆ مەبەستە ژنی لێهێنان. ئەو هەنگاوەی میری ڕەوادی بوو بە مایی نیگەرانی و تێکدانی پەیوەندی لەگەڵ میری شەدادی کورد ئەبوو حەسەنی لەشکری. خێڵە تورکمانیەکان کێوی بوون و خەریکی ڕاوڕوود بوون لە ئازەربایجاندا. بەهاتنی تورکە غوزەکان هێندەی تر لە ئازەربایجاندا بەهێز بوون. ئەوە وای کرد کە میری ڕەوادی بە هاوکاری ئەبوو هیجای کوڕی ڕەبیبددەولەی برازای بەیەکەوە هێزیان بکەنە یەک و بکەونە شەڕ لەگەڵ خێڵە تورکەکاندا و لە ئازەربایجاندا دووریان خستنەوە. بەڵام گروپێک لە تورکمانی عراقیە مابوون لە ناوچەی ورمێ کە کەوتبوونە وێرانکاری لەو ناوچانەدا. ئەو وای لە وەهزوزان کرد کە کۆتایی بە خێڵە تووشیەکان بهێنێت لە ناوچەی ورمێ و هەموو ئازەربایجانیشدا. ئەم هەنگاوە وای کرد کە پەیوەندی نێوان ڕەوەندی و شەدادیەکان باش ببێتەوە و تەنانەت میری ڕەوادی خۆی سەردانی میری شەدادی کرد و قەتران تەورێزی لە شعرێکی درێژدا ئاماژە بەو بینینە گرنگە دەکات و سەرچاوەکان ئاماژیان بەو شعرە کردووە. هێندەی پێم کرا ئەم شعرم لە ناو دیوانەکەیدا دۆزیەوە کە ئاماژە بە دادوەری میری شەدادی دەکات کە ئەو بەشا ئاماژەی پێدەکات نەک بەمیر. ئەمە شعرەکەی قەتران تەورێزیە بەڵام دڵنیا نییە کە ئەو شعرە مێژویە بێت کە سەرچاوەکان ئاماژیان پێکردو. شای شەدادی هەمیشە بە بەختی خۆی شادە لە پادشاییە وەک پەروێزە و بۆ نەیارەکانی وەک فەرهادە لە جوانی و بەرزی کۆڕی پادشاییدا وەک فەرخار و نەوشادە دژمنانی لە ساڵ و ماگدا دڵتەنگن کەچی ئەو ڕۆژ و شەو شادە هەمیشە کارەکانی ئەو بەخشندەی و دادگەریە هەرچی پێویستە بۆ شاهان خوددا پێی بەخشیوە گیانی نەیارانی لە بەندی غەمدا نوقمە گیانی هەوادارانی هەمیشە شاد و ئازادە با هەتا ئاو و ئاگر و باهن ئەو بمێنێت چون هەم شێرە و هەم شاه و هەم شۆڕەسوار و لێهاتوو. بەو جۆرە قەتران لە شعرەکانیدا ئاماژەی بە میرانی شەدادی و مەروانی کورد کردووە و
ئەو ڕووداوە گرنگەی لە مێژوودا تۆمار کردووە. لە ناوەڕاستی سەدەی 11 دەوردە تورکە سەلجوقیەکان هێرشیان بوو ئەم دەوڵەتە کوردیانی ئازەربایجان بردوو و خستویانە ژێر باجەوە. دواتر لە دوای سەدەی 12 تورکەکان کۆتاییان بە دەسەڵاتی ئەم دەوڵەتە کوردیانە هێناوە. لەو ڕۆژەوە تورک دەسەڵاتی لەو وڵاتەدا ڕووی لە هەڵکشان بوو و ژمارەشیان زیادی کردووە. سەرڕاوە لە لێکۆڵینەوەیەکی زانستیدا کە لەلایەن تورکەکانی کۆماری ئازربایجانەوە لە زانکۆی خەزەر لە شاری باکۆ ئەنجام درا و ئەم لێکۆڵینەوەیە دەری دەخات کە لە 38 خەڵکەکە لە ڕووی جینەوە تورکین، واتە زۆرینە زمانیان تورکیە دەنا لە ڕووی خوێنەوە تورک نین. ئەم لێکۆڵینەوە ئاماژە بە کورد ناکات، بەڵام بەپێی لێکدانەوەی زانیاریەکان کورد هێشتا بەشێکە لەو زۆرینەی کە لە 54 خەڵکەکەن. ئەبێ ئەوەش بزانرێ ئەم لێکۆڵینەوەی زانستیە لە نایەن تورکەکان خۆیانەوە کراوە و لە ناو وڵاتی ئازربایجان کە کۆمارەکەی و لە ناو ئازربایجانی وڵاتی ئێران و تورکانی داخستاندا کراوە. ئەمانە هەمووی ئەوە ڕوندەکەنەوە کە هێشتا تورکەکان لە ڕووی خوێنەوە بە پێی ژمارە هێشتا کەمینن لە ئازربایجاندا. بەو شێوەیە سەرڕاوی کە کورد زۆری نەبوون لە وڵاتەدا، بەڵام دەسەڵاتە کوردیەکان وردە لە ئازربایجاندا کەوتونەتە ژێرفشاری تورکەکانەوە. لە ڕاستیدا بنەماڵەی سەلاحەدینیش کە خۆیان ڕەوادی بوون لەو هەلومەرجەدا ئازربایجانیان بەجێ هێشتووە و ڕویان کردووەتە بەختا و دواتر تکریت. بەڵام هەر پەڕێکی مێژووی دێرون و ڕووداوەکان دەکەیتەوە، ئازربایجان بە هەموو پێوەرێک وڵاتی کوردی بووە. بۆ نمونە شاری تەورێز لە سەرچاوەکاندا ناوە کوردیەکەی بە شێوەی تەورێز ئاماژەی پێکراوە و ئاماژەش بەوە کراوە کە تورک و فارسەکان دەیکەنە تەبریز. ئەمە لەلایەن سەر تۆماس هێربرت کە لە ساڵی 1638دا پەرتوەکەی چاپ کردووە دڵنیا کراوەتەوە. ئەو شارەکە بە تەورێز ناو دەهێنێت و دەڵێت تورک و فارسەکان دەیکەنە تەبریز، واتە ئەو کات ناوی تەورێزی کوردی زاڵ بووە. هەروەها ئەو گەڕۆکە ئەنلیزە بە کوردستان و کوردینا یان کوردیان ناوی تەورێز دەهێنێت. ئەوە هەر لە خۆیەوە نییە. شارەکە پایتەختی دەوڵەتی ڕەواتی بووە و شارێکی کوردی بووە، هەر لەبەر ئەوەشە بەو شێوەیە ناونراوە. هەروەها گەڕۆکی فەڕەنسی ژان شاردین لە ساڵی 1673دا بە تەورێز ناوی هێناوە. هەر وەک لە وێنەکەدا دەمینێت، بەڵام لە ژێرەوە فارسیەکەی نووسراوە تەبریز. هەتا وەکو ئەم ڕۆژ مەزارگەی میرە ڕەوادیە کوردەکان هێشتا لەو شارەدا ماوە. بەهۆی هەبوونی ژمارەیەکی زۆر لە کورد لە ئازربایجاندا لە ساڵی 1923دا ناوچەی ئۆتۆنۆمی کوردستانی سوور کە ڕوبەرەکەی 5200 کیلۆمەتر چوارگۆشە بوو لەو وڵاتەدا ڕاگەیەنرا. ئەو هەرێمە ئۆتۆنۆمیە پێکهات بوو لە 4 ناوچەی لاچین، کڵێجار، گوڵبادلی و زەنگەلان و شارۆچکەکانی قەرەقوشلی، کۆتورلی، مورادخانلی و کوردحاجی دەگرتەوە. دانیشتوانی هەرێمەکە هەمووی کورد بوون و زمانی فەرمی لەوێ کوردی بوو کە قوتابخانە و میدیای دەگرتەوە. بەڵام فشاری تورکیا و ئێران لەسەر دەوڵەتی سۆڤێت بۆ هۆی گۆڕینی سیاسەتی وڵاتەکە بەرامبەر بە کورد. لە ئەنجامدا لە ساڵی 1929دا پلەی ئۆتۆنۆمی هەرێمەکەیان کەم کردەوە و سیاسەتی دژ بە کورد بەردەوام بوو. هەتاوەکو لە ساڵی 1930دا هەزاران کوردیان ڕاگوێز کرد بۆ وڵاتەکانی تری قەفقاز. ئەمڕۆ بەشێک لەو خاکە لەلایەن ئەرمینیاوە دەستی بەسەرداگیراوە و بەشەکەی تری لەلایەن ئازربایجان. لە ئەنجامدا هێشتا کێشەی سنووری لە نێوان ئازربایجان و ئەرمینیادا بەردەوامە لە سەرخاکی کوردستانی سوور و ئەم ڕۆژ سیاسەتی ئەسیمیلەکردنی کورد و تێکدانی مێژوەکەی لە وڵاتی ئازربایجان و تا ڕادێکیش ئەرمینیادا بەردەوامە. پوختەی بابەت ئەمەیە. ئاتەرپاسیان وڵاتی کورد بوو و ئەو وڵاتە لەلایەن پاشای کوردی مات ئاتەرپاسەوە دا مەزراوە و ناوی ئازربایجانی ئەمڕۆ هەر گۆڕاوی ناوی ئاتەرپاسیانی کوردی مادیە.
پێش ئەو مێژوەش وڵاتەکە لەلایەن مانایە کوردەکانەوە حکوم کراوە. تەنانەت لە سەرەتای دەرکەوتنی سوپای ئیسلام لە ناوچەکەدا تەنها نەتەوە کە ناوی هاتبێت نەتەوەی کووردە. دواتر لەگەڵ دروستبوونەوەی دەسەڵاتەکان لە وڵاتی ئازەربایجاندا دوو دەوڵەتی سەرەکی کوردی، ڕەوادی و شەدادی و چەند دەوڵەتێکی کوردی ناوی هاتووە. نەک ئەوە، بەڵکو کۆنترین پەرتوو کە بناسرێت لە سەرمێژووی ئازەربایجان لەلایەن میرێکی ڕەوادی کوردیەوە نووسراوە کە لە سەرچاوەکاندا ڕەوادیەکان بە خاوەنی ئازەربایجان ئاماژیان پێکراوە، واتە ئەوان خاوەنی وڵاتەکە بوون و مێژوەکەشیان نووسیوە. مێژووی ئازەربایجان ئەوەمان بۆ دەخاتەڕۆ کە کورد نەتەوەی سەرەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە. سەرڕایەوە لە سەرەتای سەدەی 20ەمەوە مێژوویەکی درۆینە بۆ ناوچەکە داڕێژراوە. لەو مێژوەدا بەمەبەست کورد لە ڕووداوەکان دەرهێنراوە، بەڵام کاتێک دەچیتە سەر بەڵگەنامە مێژوویەکان ئەو مێژوە دێرینەی کورد دەکەوێتە ڕوو. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە کە ئەو مێژووە پاڵپشکراوە بە بەڵگەی زانستی بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بۆمان دروستکراوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.